جێخستنی گەندەڵی لە خزمەتمانەوەی ڕژیمی ئیسلامیدا. 21 مانگی ڕێبەندان فایلێکی سەوتی لە قسە و باسی فەرماندەی گشتی و جێگری ئابووری وەختی سپای پاسداران لە ساڵی 97 بڵاوبووە کە ڕنگدانەوەیەکی بەرینی بوو. ئەم فایلە وتووێژی نێوان محەممەد عەلی جەعفەری و سادق زۆڵقەدر نییە لە فەرماندە باڵاکانی سپای پاسدارانە. محوەری سەرەکی قسە و باسەکان گەندەڵی بەرینی ناو بۆنیادی تەعاونی سپای قودس و شارەداری تارانەکە تێیدا زۆرێک لە دەست نیشاندەکانی خامنەیی لەوانە قاسم سولەیمانی و سەرۆکی ئێستای مەجلیس محەممەد قالیباف تێوەردراون. هەروەها لەم فایلەدا ئاماژە بە ڕۆڵی خامنەیی واتە بڕیاری گەندەڵی خوڵقێن و داپۆشانی گەندەڵەکان کراوە. عەلی خامنەیی بەیانی پێنجشەممە 28 ڕێبەندان لە قسە و باسێکی ڤیدیۆییدا بۆ ژمارەیەک لە خەڵکی تەورێز پاش نزیکەی 1 هەفتە بۆ یەکەمین جار بە شێوەی ناڕاشکاوانە لە ئاست بڵاوبوونەوەی فایلی سەوتی وتووێژی دوو فەرماندەی باڵای سپا سەبارەت بە گەندەڵی بەرین لەم ناوەندەدا کاردانەوەی نیشاندا و بەکردەوەی مێدیایی ئستکبار وەسفی کرد. خامنەیی لەم دیدارەدا وتی درۆنانەوە و تۆمەت لێدان لە پایەکانی ئینقلاب و ئەو ناوەندانەی کە لە پێشکەوتنی ئینقلابدا کاریگەریان هەیە ئەو شێوازانن کە لە ئۆپراسیۆنی مێدیایی کەڵکی لێوەردەگیرێت. ناوبرا و ژوورەکانی فکری دوژمنی بەلەجەن پراکەنی و درۆنانەوە تۆمەتبار کرد و وتی تۆمەت لێدان لە مەجلیس شوڕای نیگەهبان سپا و شەهیدی ڕێزدار سەردار سولەیمانی نمونەیەکی لەم لەجەن پراکەنیان. بەڵام بە پێچەوانەی دەعای خامنەیی ئەو تۆمەتانێک کە سەبارەت بە گەندەڵی لەناو کارگێڕانی باڵای دەسەڵات داهاتۆتە گۆڕێ نەئیدعای مێدیا دەرەکیەکان بەڵکو قسە و باسی ڕاشکاوانی دوو فەرماندەی باڵای سپایەکە وەک باقی فەرماندە گەندەڵەکانی ئەم ناوەندە لەلایەن خۆیەوە دیاریکراون. لە بەشێک لەم فایلە سەوتیەی فەرماندەکانی سپادا ئاماژە بە هۆڵدینگی یاس واتە باسکێکی گرنگی بنیادی تەعاونی سپا کراوەکە هەر ئەو کات دەربارەی گەندەڵی چەند هەزار میلیارد تمەنی گەلێک قسە و باس هاتە ئاراوە و جەماڵەدین برومەند شارەداری پێشووی تاران یەکێک لە تۆمەتبارانی سەرەکی بوو. پشتیوانی خامنەیی تۆمەتبارانی پەروەندەکانی گەندەڵی ماڵی بابەتێکی تازە نییە. مانگی ڕێبەندانی ساڵی 91 چەند ڕۆژ دوای ئەوەی کە فایلی سەوتی بەرتیلخۆری برای سادق لاریجانی لە بابک زەنجانی لە ناو مەجلیسدا لە قاودرا و ئەم ڕۆژە یەکشەممەی ڕەش ناودێرکرا خامنەی ڕایگەیان کە بڵاوکردنەوەی ئەم فایلە بە پێچەوانەی ئەخلاق و شەرع و یاسایە و بەرپرسانی ئەو کات کاری بابک زەنجانیان وەک کردەوەیەکی جەهادی بۆ دەور لێدانەوە و پوچەڵکردنەوەی گەمارۆکان وەسف هەل لەم ڕوانگەەوە بوو کە بابک زەنجانی خۆی بە بەسیجی ئابووری دەزانی و پارێزەرانی پەروەندەی گەندەڵی پێترۆشیمی دەیانگوت کە تۆمەتباران هیچ ئامانجێکیان بێژگە لە خزمەت بە نظام نەبووە. لەم فایلەدا هەروەها دەوترێت کە شخصی خامنەیی فەرمانی داوەکە 90% داهاتی بنیاتی تەعاون بکەوێتە ئیختیار هێزی قودس و 10%شی بکەوێتە ئیختیاری سپاوە. بێگومان دواهاتی ئاشکرای وەها فەرمانێک پێکهاتنی دەیان تۆڕ و کۆمپانیای ئابووری بۆ دابینکردنی بواری ماڵی هێزی قودسی سپای پاسداران بووە. واتە هێزێک کە بودجەی تۆڕی بەرینی میلیشیاکانی لە ناوچەکە ساڵانە سەر لە میلیاردها دۆلار دەدات. بنیادی تەعاونی سپا و دوو ژێرلقەکەی واتە هۆڵدینگی یاس و شرکەتی ڕەسا تجارەتکە هەتا ئێستا دوو گەندەڵی بەرینی 8,000 میلیارد تمەنی و 13,000 میلیارد تمەنیان لێ لە قاودراوە تا پەروەندەی خەیریەی هاوسەری قالیباف و دەیان نمونەی دیکە کە سەرانسەر ڕاندخۆری و گەندەڵی و سەرپێچکاری و تاڵانکردنی سەروەت و سامانی وڵاتە بەشێکن لەم تۆڕە مافیایانە. گەندەڵی لە ناو کۆماری ئیسلامیدا پانتایەکی بێوێنەی بەخۆیەوە گرتووە و لە سیستمی دەسەڵاتدا ڕیشەی داکتواوە و بۆتە هۆی چوونەسەرەوەی ئاستی بێعەداڵەتی و هەژاری و بێسەرەوبەری کۆمەڵایەتی. دزی میلیارد دۆلاری لەلایەن باڵاترین کەسانی نزیک بە ئەڵقەی دەسەڵات کە جاروبارە گۆشەگەلێکی لە ئاکامی کێبڕکەی ناوخۆیی داڕودەستەکانی حکوومەت ئاشکرا دەبێت شێوازی ئاسایی و ناسراوی گەندەڵی ماڵین لە ناو کۆماری ئیسلامیدا. ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران لە ڕوانگەی ڕێکخراوی شەفافیەتی نێونەتەوەیی لە بواری گەندەڵی ناوخۆیەوە یەکێک لە گەندەڵترین وڵاتانی جیهانە.
ئەم ڕێکراوە لە راپۆرتی ساڵی 2021دا دەڵێت کە ئێران لە بواری بەرینایی گەندەڵی ماڵی لە ناو 180 وڵاتدا پلەی 150 بەخۆیەوە تەرخان کردووە. بڵاوبوونەوەی زانیاری لە پەیوەند لەگەڵ ئاستی قەیراناوی گەندەڵی ماڵی لە ئێران و بەتایبەت لە ناو دەستگا ئەمنی و نیزامیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لەلایەن ڕێکخراوی شەفافیەتی نێونەتەوەیی لە حاڵێکدا بڵاو دەکرێتەوە کە بەهۆی یاسای یەکجار سنوورداری پاراستنی زانیاری پتر لە 90% زانیاری پەیوەندیدار بە چالاکی ماڵی ئۆرگانی وەک سپای پاسداران و ناوەندە ئابوووریەکانی وەزارەتی اطلاعات و نەهایەتەن وەزارەتی بەرگری و پشتیوانی هێزە چەکدارەکان لە پلەی یەکجار نەهێنی و زۆر نەهێنیدان و لە ئاستی گشتیدا لە بەردەستدا نین. لە ساڵەکانی دوای شەڕی ئێران و عێراق خامنەیی بە پشتیوانی لە سپای پاسداران و وەزارەتی اطلاعات توانی پێگەی سیاسی و نظامی خۆی وەک فەرماندەی گشتی هێزەکان پتەو بکات. ئەو لە پێناو پاراستنی پێگەی خۆی دەرفەتی چالاکی بەرینی ئابووری بۆ فەرماندەکانی سپا و کاربەدەستانی وەزارەتی اطلاعات خوڵقان. بابەتێک کە ئەمڕۆ ئەوانی کردوتە سەرانی چەندین مافیای ئابووری بەهێز لە هەموو بوارێکی ئابووری و سەنعەتی گرنگی وڵات لەوانە سەنعەتی دیفاعی و پەترۆشیمی. سپای پاسداران و بە تایبەت قەرارگای خاتەمولئەنبیا بە کەڵک وەرگرتن لە گەمارە و بەرینە نێونەتەوەیەکان بە تایبەت دژ بە سەنعەتی نەوت و گاز ئینحیساری چالاکی ئابووری زۆرێک لەم بوارانەی بەدەستەوە گرتووە. ئاشکرایە کە پارەی بەرینی دزرا و کەڵکی نابەجێ وەرگرتنی ماڵی سەرانی نظامی ئیسلامی تاڵانکردنی سەروەت و سامانی گشتی و دزی لە سفرەی بەتاڵی کرێکاران بەرهەمی ڕەنجی میلیۆنان کرێکار و خەڵکی ستەملێکراوی ئێرانە. سەرانی ڕژیمی ئیسلامی سەرمایە بەو پەڕی گەندەڵی و بێئەخلاقیەوە بە گرانکردنی پێداویستەکانی ڕۆژانەی خەڵک سفرەی بەتاڵی کرێکاران و جەماوەری بێبەشی کۆمەڵ تاڵان دەکەن. کرێکاران و جەماوەری زەحمەتکێش بۆ دابینکردنی ژیانێکی شیاوی ئینسان بۆ دیفاع لە ئازادی و کەرامەتی ئینسانی خۆیان و هەروەها بۆ کۆتایی هێنان بەم دزی و تاڵانکاریە بەرینە و کورتکردنەوەی دەستی سەرانی دز و تاڵانکردی ڕژیمی ئیسلامی لە ژیانی خۆیان ڕێگەیەکیان بێجگە لە ڕووخاندنی ئەم ڕژیمە لە پێشدانیە. زیادبوونی هەر ساتێک بە تەمەنی ئەم ناوەندە گەندەڵ و دیکتاتۆرە بە مانای ڕەنج و برسێتی و لە ناوچوونی زیاتری ژیانی خەڵکی ئێرانە.